بە میوانداری بەڕێز دیار جەمال لێ پرسراوی چاودێری و پشکنی لە چاودێری بازرگانی سلێمانی. کاک دیار بەخێر بێ، خۆشحاڵ بووم دووبارە گفتوگۆ لەسەرم بابەتانە ئاکەین. زۆر سپاس بەڕێزی. زۆر جار باز لەوە دەکرێت بەتایبەت هاوڵاتیان ئەڵێن بێویژدانی هەیە لە پێشوازی لە ڕەمەزاندا، لە دەستپێکی ڕەمەزاندا نرخەکان گرانەکرێ. ئەمە چۆن ڕێگری لێکرێ واروەها چۆن چاودێریەکرێ؟ بەڵێ دەستان خۆش بێ، زۆر سپاس. سەرەتامێ بە پیرۆزبایی لە مسلمانانی کوردستان بکەم ببنی هاتیمانی پیرۆزی ڕەمەزانەوە، ئینشاڵڵا بماڵی خێر و بەرەکەت و خۆشی بۆ هەموو لایەک. بەنسبەت کار و چالەکانی ئێمە وەکو بەرەبەتی چاودێری بازرگانی و چاودێریکردنی نرخ لە ڕەمەزانە و لە پێش ڕەمەزانە، ئێمە ساڵانە پێش هاتنی هەج بۆنێک ئێمە لیژنێکی تایبەتمەندمان هەبوو کە هەڵەسا بە کۆکردنەوەی نرخەکان 15 ڕۆژ پێش هاتنی ئەو بۆنەیە، پاشان لە وەرگرتنی نرخەکان لە هەفتی یەکەمی ئەو بۆنەی کە داخڵیە بین. بەڵام بەداخەوە بەهۆنەی ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە سیستەمی گومرجیا کراوە و نادیاریەک دیارە لە سیستەمەکانە بەڕاستی تا ئێستا وەک نازانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود نە، بەڵام ئەوەی کە ئێمە چاودێریمان کردووە تا ئێستا بۆ نرخی وشکە و ئەو خواردنە پێویستداویستیانی هاوڵاتیان لە ئەستێکی باشە و زۆر حرەکەیکی غێر تەبیعی نەکردووە کە تا ئێمە بێتە جێی پرسیار لامان. ئەوەشی کە هەیە ئێمە لیژنەکانمان زیاتر چاودێری ئەو نرخاناکەین کە پێوەستە بە ژیانی هاوڵاتان و بە موادە خۆراکیانی کە ڕۆژانە بەکارێت. ئێمە هەر موادێک، هەر ئایتمێک، هەر جۆرێک لە ئایتمەکانی خواردن لە زەیتە، لە شەکرە، لە برنجە، هەر حرەکەیەکی غێر تەبیعی بکات هەر لە ڕێگەی ئەو لیژنەی تایبەتمەندی کە باسم کرد بۆ جەنابتان بەداداچوونەکەین. ئایا بزانین ئەم مادەیە جیهانیان گران بووە یاخود لە بەرسی عالەمیە نرخەکەی سابتە یاخۆی گۆڕانکاری بەسەرا هاتووە یاخود نا. ئەمە یەک دوو ئەو سەرچاوی کە بۆی هاتووە ئای چ شەریکەیەکە، چ کۆمپانیایەک داخڵی کردووە. سەیرێکی مزانی ئەوان لای ئەوانەوە گران بووە یاخود لای ئەو شوێنەی کە سوێتی استیغلالی کە و بە نرخێکی گرانتر بە وردیە چنە ناو وردەکارێکەکان. بێگومان ئێمە چکە هەر شوێنێک کە مواد داخڵەکە داوای پسوڵەی لەکەین. ئێمە حتا مراقبەی حرەکەی خۆراکی شەکەین لە سلێمانیە. واتە من تقریبی هەفتەی پێشوو کارم بەس لەسەر ئەوە بووە سەردانی هەرزان بازار یا هەپەرماکەت یا ماکێتێکم کرده بێ پرسیاری شەریکەتەکانم لێ کردووە بزانم ئایا خواردنی بۆ دابین کردو یاخود نا، ئایتمی بۆ ناردووە یاخود نا، بزانی چاوەڕێی ئەم هەل ناخوازێتەوە چاوەڕێی ئەم سیستەمی ئسکۆدای بکات بۆ گرانکردنی نرخی موادەکانی. ئێمە تەنها بە دواداچوونی ئەوە ناکەین کە نرخەکەیە بەڵکو بە داداچوونی حرەکەی بازاری شەکەین. بەرلەوەی بچینە سەر وردەکاری زیاتری کارەکانی ئێوە و چالەکیەکانی ئێوە، باسی بابەتێکە کرد کە سیستمی گومرکیە و هەروەها ئەو باجە گومرکی دەستکاری کراوە لە ئاستی عێراقا، ناڕوونیەکی لە هەندێک بابەت هێناوەتە پێش. ئەمە ئەرکی ئەوەی قورستر نەکردووە لە کاتێکە هەم پێشوازیە لە ڕەمەزان کە ئەگەری ئیستیغلالکردنی بازار هەیە، واروەها سیستمی ئەسیکۆدا و سیستمی با بڵێن ئەو ڕێنمایەنوێی حکوومەتی عێراق بۆ زیادکردنی باج هاتووەتە ئاراوە و بەشێک لەو کۆمپانیانەی کە لە سیستمی ئەسیکۆدایە تۆمار نەبوون وەکو خۆیان دەڵێن گەڵایەن بە 132 دەست ناکەوێ. ئەم هەموو بارودۆخە هێندەی تیر کارەکانی ئەوەی قورس نەکردووە. بێگومان وەکو شارەتم پێوتم ئەم ساڵێکی قورس بوو بۆ کارەکانی ئێمە، چکە ئێمە پێشەر هاتنی بۆنەیە کە 15 ڕۆژ پێش هاتنی بۆنەکە ئێمە حرەکەتمانە کرد و نرخەکەمان کۆوە کردەوە بە مەجموعی ئەمان هێنایە بەردەستی خۆمان و دوای ئەوەش لەو کە داخلی ئەو مانگا بوویان نزیکە بووینەوە لەو بۆنەیە نرخی کەمان وەرەگرت بزانانی هیچ حرەکەتیشی تایە یاخود نا. سوپاس بۆ خوا ساڵانی ڕابردوو ئەوەی کە ئێمە تێبینیمان کردبوو سعرەکان ساڵ بە ساڵ بەرەو خوارەوە هاونەک بەرەو سەرەوە بڕوا لە زۆربەی ئایتمەکانە کە ئێمە بەراوردمان کردووە. بەڵام ئەم ساڵ ئەو حاڵەت هاتوۆتە پێشەوەی حاڵتێکی ناموێ. بەڵام بە خۆشحاڵیەوە من زۆر سوپاسی بازرگانان و کۆمپانیاکانەکەم. ئێمە بە بەردەوامی لەلایەن هایپەرماکێت و سۆپەرماکێت و هەرزان بازار و فرۆشگا و هەموو ئەو شوێنانی کە پێداویستی دابینەکەن نووسراوی داشکان ئاراستی ئێماکەن. ئەمەشی دڵخۆشکەرە لە ئەوڵ و ئەخیری هاوڵاتی زۆر سوودمەند دەبێت کە موادێکی خۆراکی دەستکەوێت بە سعرێکی کەمتر لەو سعری کە لە بازارە هەیە. ئەمە شتێکی باشە و یەکێک لە سیاسەتەکانی بەڕێوەبەری چاودێری بازرگانی سیاسەتی هەڵواسینی نرخە کە ئێمە ئەتوانین جیاوازی نرخ لە ئەوە بۆ دیاری بکەین. ئەمەش کەوای کردوی کارەکانی ئێمە زۆر ئاسانتر بێ و چامان کراوەتر بێ و بەدارەچوونەکانمان ورتر بێ بۆ بەداداچنی بازار. ئەگەر هاوڵاتیەک چووە شوێنێک بینی نرخەکە ناتەبیعی بەرز کراوەتەوە ئیستیغلال و تا ڕادێک بێویژدانی تایە چی بکە؟ چ ڕێگەیەک بگرێتە بەر؟
بڵێ چەندی ڕێگە هەیە بیگرێتە بەریچە لەوانە کە زۆر ئاسانکاریە لە ژمارە سەی جیسیەوە کە هیچ بڕەپارێک لەسەر هاوڵاتیە ناکەوێت پەیوەندیشی فریە بۆی ژمارە سەی جیسی بڵێ ژمارەی ئاسانە بۆی ئەوواڵین کە ئێمە ژمارەکانی کەمە لە شوێنە گشتەکانە ئامادەیە لە قەسابلوانەیە هەڵواسراوە ئەتوانێت لەوە هەچ لە شوێنێکە تێبینیشی کرد جیاوازێکی نرخی بینی ناحەقیکی بینی ئاگادارمان بکاتەوە ئێمە بەدڵنیایەوە تیمەکانمان سەردانی ئەو شوێنانەکە چونکە ئێمە لەمە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان حوتیمیمان ئامادە کردووە بکە بە بەردەوامی وجودیان هەبێ و توانێت چاودێری بازار بکات لە خزمەتی هاوڵاتیان نابێ. ئەمە باسی نرخمان کرد لە ڕووی ساغکردنەوەی هەندێک کاڵا کە دەرفەتە ڕەمەزانە خەڵک شت زۆر دەکڕێ بە تایبەت خوورما و پێداویستەکانی تر لە ڕووی کوالیتیەوە چۆن چاودێریەکەن. بەڵێ ئێمە هەج ماواتێکە شکی لێ بکەین هۆبێکی تایبەتمەندمانی هۆبەی کۆمپانیا و کۆگاکانە ئەوان سەرپەرشتی ئەو شوێنانەکەن لە ڕێی ئەوانەوانێ سەردانەکرێت هەچ ماوادێک شکی لێ بکەن نمونی لێوەرەێکی لێ و حز دەکرێت نابێت دەستکاری بکرێت تا ئەبرێ بۆ پشکنی و ئەنجام پشکنەکەی دەرەچێت بە باشە بێ یان بە خراپە بێ ئەو دوای ئەوە کە باش بوو ئەوە ئۆکەین بە خاوەنەکەی کە ئیشی لەسەر بکات و بیخاتە بازارەوە هەرچیت گومانێکی هەبوو کە خراپ و بە شیاونێ بۆ بەکارهێنانی مرۆڤ ئەو ڕاستە خۆ دەستی بەسەرای گیرۆ لە نیژنێکی تایبەتمەندی کەمانەوە کە تایبەتە بە تەلەفکردن و لەناوبردننی ماوادە خراپەکان لەلای ئەوانەوە نەناوە برێت. باشە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لیژنەکانتان دەرچوونیان چۆنە ژمارەیان چەندە چالەکیەکانتان چۆن بەڕێوە دەبن؟ بەڵێ ئێمە حوتیمان ئامادە کردووە کە بەردەوامی وجودیان هەبێ ئێمە لە ڕاستیەکانی خۆی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کاتیکردنەوەی بازار جیاوازە لە ڕۆژانی ئاسایی ئێمەوە مالیە کردووە لە کاتژمێر دەبە دواوە چونکە ژمارێکی زۆر لە هاوڵاتی پاشێوە کاو خۆی بۆ پرۆسی ڕۆژوو ئامادەکە لەو کاتەیە کەتر وردە وردە بازارەکرێتەوە ئێمە ژنەکانمان وجودیان نەبێ تا کاتی باند کە بانی ئێوارە ئەفەرمێت کۆتایی بەکارەکانیت ئەمە لە بیدایەتی ڕەمەزانە لە ناوەڕاستی ڕەمەزانە کەەوە دەزانی بۆ شەوانیش بەرنامەمان هەیە کە تیممان بەردەوام چاودێری بازار بکە لە شەویشە. بەڵێ سەبارەت بە کاری تیمەکانتان حەوت تیم فریای سلێمانیەکەوێ تەجروبەتان هەیە لەگەڵ ئەوەیە؟ بکو بڵین 100% پێشی نەخێت چونکە ئێمە قەیرانێکمان هەیە خۆتەزانی بە بەردەوامی مۆزەفەکانمان خانەنشینە بەنیان کۆچی دواییەکەن نایەتەوە شوێنیان کەسمان بۆ دانامەزێنن ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان کە ئێستا وای کردووە وردە وردە ئێمە کارەکانمان یعنی حەسرە بین بۆیە داوامان کردووە لە بەڕێبەری گشتی بەڕێزبەری گشتی بازرگانی و جەنابی وەزیر کە فەرمانبەرمان بۆ دابین بکەن و بتوانین فراوانترێکی ینی لیژنەکانمان فراوانتر کێ بۆ بتوانین زیاتر دەستمان بگا بە شوێنەکان. زۆر باشە بەڕێز کاک دیار جەمال لێ پرسراوی چاودێری و پشکنین لە چاودێری بازرگانی سلێمانی زۆر سوپاس ماندوومان کردی سوپاس بۆ بەرچاو ڕوونیەکانت.